بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی 14 لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. بەڕێزان و خۆشەویستان، لەسەر باس و بابەتی ئەو گومانانە وەستا بووین کە لە گومانی 14 کە ئەو گومانانەی خسترایتە ناو خەڵکەکەی و تا ئاشکرایان بکەین و بیان ڕەوێنینەوە کە بەهۆی ئەو گومانانەوە چەواشەی خەڵکی دەکرێتن و چاوبەستەچیان لەگەر دەکرێت تاوەکو بەشدار بن لە هەڵبژاردن و دەنگدان. جا یەکێک لەو گومانانە ئەوەیە دەڵێن ئەوەی ئێمە کردومانە و دەیکەین بە تایبەت ئەوانەی کەوە پاشگری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە، دەڵێن بە چاولێکردنی پێغەمبەر یوسفی عەلەیهی سەڵات وەسەلام و بە پێغەمبەرمان محەممەدی عەلەیهی سەڵات وەسەلام ئیهاوەڵانیەتی کە چوینە ناو ئەو پرۆسەیەوە. ئەوەتە دەڵێن پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وەسەلام بەشداری کرد لەو حکومەت و دەسەڵاتەی سەردەمی خۆی کە دەسەڵاتی کوفریش بوو و حکمیان نەدەکرد بە یاساکانی خوای پەروەردیگار. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بەشداری حلف الفضولی کردووە و لەو لاشەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لە دوای پێغەمبەرایەتی فەرمووی ئەگەر ئەو حلفە بۆ بانگ بکرێم وەکو حلفی فضولی سەردەمی پێش هاتنی پێغەمبەرایەتی بۆم بەدەنجیانەوە دەچم و بەشداری دەکەم کە پشتگیریکردنی چەوساوان و ستەنەوەی مافەکانیان بوو. دەڵێنەوە تە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆشی پەنادا بە ئەبوو تاڵیبی مامی و بۆ مطعیمی کوڕی عەدی و ئەو شتانەی تریش کە باز دەکەن. دەڵێن نەجاشیش کاتێکەوە پاشا بووە حکمی کردووە بە جگە لە ئیسلام و بە مسلمانی شەر لە قەڵەم درایە و لەو دەسەڵات و هێزەشی مایتەوە کە سەرۆکیش بووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کۆتاییەکەی نوێژیشی لەسەر دەکا. جا کەواتە پێویستە یەک بە یەک ئەو خاڵانە بینینەوە و وەڵامیان بدەینەوە و گومانەکان بڕەوێنینەوە. سەرەتا بابزانین یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بەشداری کرد لە دەسەڵاتی میسری ئەو کاتیدا. دەڵێن یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەشداریکردنەکەی لە دەسەڵات و حکوومەتەکەی هاوبەش بڕیاردەران و کافران بوو. لەسەر داوای خۆشیەوە بوو چوە ناو ئەو حکوومەتە. جا خوای پەروەردیگاریش مەدحی یوسفی کردو عەلەیهی سەڵات وەسەلام لەسەری و نەبێ قەدەغەی کردبێ لەسەر ئەوەی کە دەسەڵاتەکەی وەرگرتووە. جا ئەگەر تەواو سەرنجی ئەوەی یوسف پێغەمبەر بدەین عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هی ئەوانەی ئەو ڕۆکە کە پێوە بەو بیان و گومانەیەوە خەڵکی دەخەڵەتێن و دەڵێن چوینێتە ناو پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان و دیموکراسی و عەلمانیەتەوە، ئەوە لەو چەند خاڵانە زۆر بە کورتی و پوختی دەتوانین گومانەکەیان هەر بوەشێنینەوە و بڕەوێنینەوە. یەکەم یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە مەرج دەسەڵاتەکەی وەرگرت و دەسەڵاتی ڕەهایی هەبوو لە دەسەڵاتەکەی خۆیدا و بە تەواوەتی ئەوەی پێدرا لەلایەن پاشایەکەیەوە و لە ئاەتەکان دەردەکەوێ وەکو ڕاوەکارانی قورئانیش وایان ئاەتەکان تەفسیر کردووە و ڕاوە کردووە. گومانیشمان نییە لەوەی یوسف پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوای بووە و مەعسووم بووە. لە ڕوانگەی ئەهلی سوننە و جەماعە پێغەمبەران مەعسوومن لە شرک و کوفر و گوناهە گەورەکانیش هەر هەڵەیەکی تریشیان هەبووبی بە زووترین کات لێگەڕاینەوە. جا حکوم نەکردن بە یاسا و شەریعەتی خوش لە کوفر و شرکەوەیە، کەواتە بە دڵنیاییەوە یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەسەڵاتەکەی بە ڕەهایی وەرگرت و حکمی کردووە بە شەریعەت و یاسای خوایی. و خوای تەعالە کە لە قورئانێ فەرموویەتی وكذلك مكنا ليوسف في الأرض يتبوأ فيها حيث يشاء. ئێمە بۆ یوسفی تەمکین و پشتگیریکردن و سەرخستنمان بۆ کرد لە زەویدا، ئەوە بەوەی دەیویست ئەوەی بکە کە جێبەجێکردنی شەریعەتی خوای بوو، نەک یاسا و بەرنامەی کوفری و شرکی پاشایەکەی سەردەمی خۆیان بێ. ئەوەتە ئیبن جەریری تەبەری جێڕایتیەوە لە
بيشوا السودي كاوش فرميتي واتا أو آية استعمله الملك على مصر وكان صاحب أمرها وكان يلي البيع والتجارة وأمرها كله. لجامع البيان ابن جرير طبري مجلدي شاز دهم لا برصة بنجاودو واتا باشاين مصر كأوي دا يوسف پیغمبري عليه الصلاة والسلام داينا لسري همو أو بو خاوني همو فرمانو كاركان أو خاوني برياري تواوبو وكاركان بو قرينو فروشتنو بازرگانكان همو كاروباركاني قرتبو أستو. وبيشوا بغوي لتفسيركي معالم التنزيل جلد شوارم لا پردو صوت بنجاودو فرميتي ابن إسحاق ابن زيد فرميانا وكان لملك مصر خزائن كثيرة جاء باشاي مصر چندين خزيني هبو زوربون فسلم سلطانه كله إليه ده صلاتي هم خزينة كان دا يوسف پیغمبري عليه الصلاة والسلام وجعل أمره وقضاءه نافذا وايداناو الرقايدا كفرماني كرد بسر خلق كيدا فرمانو بريار كان حكم كان يوسفي دبي جيجير بيو وجيبجيك بكريتنو جويشي لراب جيري. وبيشرا قرطبيش هر فرميتي رحمة خواي لبي لا الجامع لأحكام القرآن جلدي نولا پردو سطو هجدا. ولما فوض الملك أمر مصر إلى يوسف عليه الصلاة والسلام تلطف بالناس وجعل يدعوهم إلى الإسلام حتى آمنوا به وأقام فيهم العدل فأحبه الرجال والنساء. دل يوسف پیغمبر عليه الصلاة والسلام لدواي أوي كوا باشاي مصر دا صلاة دادز يوسفي لغر خلقكي مهربان بو نرمونيان بو بانجي دا كردن برو إسلام وخوابه يقرتن حتى بروايان بينا عدل داد پروری لناویان برپا کرد تاوای لێهات پیا و ئافرەتان یوسفیان خۆشویست. لەپاشان ئەوانە هەموو ئەوەی سەلماند کەوا یوسف پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهی سەڵاتو وسەلام حکمی کردیە بە ئیسلام و حکم فەرمانی ڕەهاو وەرگرتیە و شریعەتی ئیسلامی جێبەجێ کردیە خەڵکی داوە و بانگەواز کردیە هیچ بەرگریەک نەبووە ئەوەتە لە کۆتاییەکەی خەڵکەکە زۆربەی بوونە موسڵمان. لەپاشان خاڵێکی تر بۆ هەڵوەشانەوەی ئەو گومانەیان ئەویش ئەوەیە باشە کە یوسف عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵکو ئەو کارە یوسفی نەگۆڕی بەڵکو یوسف ئەوانی گۆڕی و خەڵکەکەی بەرەو خوابەیەک گرتن هێنا و دووری خستنەوە لە تاغوت و شرک و هاوبەشی و بوونە مسڵمان. ئەوەتە پێشەوا بەغەوی فەرموویەتی لە مەعالم التەنزیلدا کە تەفسیرەکەیتی جلدی چوارەم لاپەڕە 252 فەرموویەتی مجاهید کە پێشەوای مفەسیر و ڕاوەکارانە گەورە تابعیە وەجگە لەویش فەرموویانە فلم يزل يوسف عليه السلام يدعو الملك إلى الإسلام ويتلطف له حتى أسلم الملك وكثير من الناس. جا يوسف نكر خلق كي كرد مسلمان بلكو دلي بردوام يوسف ملك باشا كشي بانك دا كرد برو خوابي قرتنو ملدان بو خوايو تسليم بوني ومسلمان بوني ولقري مهربان بو تاوای لێهات پاشاکەش مسلمان بوو و زۆریش لە خەڵکی مسلمان بوون. و خاڵێکی تریش بۆ هەڵوەشاندنەوەی ئەو گومانە ئەوەیە کەوا یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لە ورد و درشتەکانیەوە هەموو کارەکانی بە یاسای خوایی بووە و یاسای غەیری خوای پەروەردیگاری ڕەت کردیتەوە. ئەوەتە یەکێک لە زانایەکانی حەنەفیەکان لە خاوەنی حاشیەی لەسەر تفسيري بيضاوي كبيشوا مصلح الدين دلي إلا أن يشاء الله واتا أوا وشيء تأيد بالبشتي كردنا دلي ما كان ليأخذ أخاه في دين الملك أبدا لأنه لبرويب وتشنك جل من اتصف بمنصب النبوة عن أن يحكم بدين الكفار. دەرێت لەوەی بەرز و گەورەتر بووە یوسف کە کەسێک وەسف کرابی بە پێغەمبەرایەتی حکمی کردبی بە ئاین و ڕێبازی کافرەکان بە دڵنیاییەوە حکمی بەوەی نەکردووە. وما يكون لنا أن نعود فيها جاء وكو خوای تعالەش لە سوورەتی الأعراف فەرموویتی ئاەتی 89 فەرموویتی ئەو زانە بەڕێزە دەرێت لأن عودهم في ملة ما أن يشاءه الله أبدا چونکە گەڕانەوەیان بۆ ناو
كفري كالدواي أوي مسلمان بوين لو آتك خواي پروردگار دفرمه قطع وقت خواي تعالى ويستي لقروي نابي ولا قريان دا نابي كواتا أوي دقيني كوا يوسف پیغمبر عليه الصلاة والسلام حكمي كردي صد لصد با ياساكاني خواي پروردگار آية لقر أوي استا أوانا ديكن تيشي دكاتوا أوانا سرتا پابند بن با ياسايا بشرعي وكفرية كانوا وقناه كردن أو جاردشنا ناوي تواو خوان رشو بيز دكن بقناه وشرك وكفرية كانوا أو جار كفرو علمانية وديمقراسية باي أوي ليان رازي دبن كبتنا ناو بروسكيو أو جلنا بروسكش بشرمنانا هندێک جار دروشمی زەقی ئیسلام و مسلمانان لە پێناو بەرژەوەندی پڕوپاگندەی هەڵبژاردن نەوەک هێنانەجێی وعد و بەڵێنەکان لە پێناو خوای پەروەردیگار دەیکەن و دەیڕێن. لە پاشانەوەتە پێشەوە قورتوبی فەرموویەتی جا لە کۆتا قسەی ئایا تا چەند دروستە بەمەرج بەشداری بکەی لە سیستەم و دەسەڵاتی زاڵموستەمکاران یان تەنانەت ئی کوفر و شرکی شەوە ئەوەتە قورتوبی بڕاندیتەوە و دەفەرمێ قال بعض أهل العلم في هذه الآية ما يبيح للرجل الفاضل أن يعمل للرجل الفاجر والسلطان الكافر بشرط أن يعلم أنه يفوض إليه في فعل لا يعارضه فيه فيصلح منه ما شاء وأما إذا كان عمله بحسب اختيار الفاجر وشهواته وفجوره فلا يجوز ذلك. جاد الله هندق لزانان لو آياتي وأويان ورقرت وكريقا بيدراوة بو كسيكي بريزو بلداري واتم مسلمان ككار بكاتن للاي كسيكي گناهكار يان لدصلاتي كسيكي كافر دا لقرويوا بو مرجي كوا بزاني او كاري ديدريت دستي كسكا كافركا يان كسا فاجر و گناهكاركا دجينا وستنوا هرچي كردي بيره چاچي بكا اوي دي هويتن و بلام اگر كارو كردوكا بجويري هالبجاردني كسا گناهكاركي بي بوي و بجويري اي كافركي بي و بجويري هوا وهو سؤارزو گناهي وان بي ئەوە بۆی دروست نییە. جا کەواتە هەر لێرەوە ئەوانە تێکەوتن و هیچ ڕێگایەک نییە کەواتە دروست نییە چکە بە جێرەی هەوا هەوەسی وانە بە جێرەی کوفری و شرکی وانە بە جێرەی واژووکردنەی کۆمۆسیۆنە لە خاڵەکان پێشی چوونە ناو پڕوپاگندەی هەڵبژاردنە تا ڕازی بنبێنە ناو ئەو پرۆسەیەوە دان پێداهێنانی پەرلەمان و دیموکراسیەت و ئەلمانیەتە ڕەشکردنەوەی داوە و بانگەوازی و تەوحید و خوابەیەکگرتن و دوورکەوتنەوە لە شرک و هاوبەشی و لە تاغوتیەت و جەنگ و جیهادە. و دەفەرمێ ڕایەکی تریش هەیە هەندێکیش لە خەڵکەکەی گوتویانە إن هذا كان ليوسف خاصة عليه الصلاة والسلام. هەندێک لە زانایان ئیمامی قورتوبی دەفەرمێ فەرمیانە ئەوە تایبەت بوو بە یوسف پێغەمبەریەوە عليه الصلاة والسلام و پێغەمبەری خوای بوو خوا بە تایبەتی ڕێگای بۆوی کردەوە بۆ ئەو سەردەمی بوو یان ئەوە شەرعی پێش ئێمەیە لە ئێمە و لە سەردەمی پێغەمبەری عليه الصلاة والسلام قەدەغە کراوە ئیش و کاری پێ ناکرێ وهذا اليوم غير جائزين. جا بەڵام ئیمامی قورتوبی دەفەرمێ ڕایەکەی یەکەم پەسەندترە ئەگەر کەسەکە زانی ئەو ئیشەی دەدرێتە دەستی تەواو دەتانی چاکسازی و پاکسازی تێدا بکاتن و لەسەر ڕاو بۆ چوون و هیچ مەرجێکی لە کافر و لە بێدین و لە گوناهکارەکان قبول نەبوو ڕەها کرا لەوەی جێبەجێ بکا کە ئەوە نییە و نەبووە لە سیستەمی دیموکراسیەت و عەلمانیەت و ئەو سەردەمانەی خۆماندا دەڵێ ئەو لە پێشتر و لە جێترە بە مەرج کە بچێتە ناوی. ئەوەش لە جامع لأحكام القورآن قورتوبی هاتووە لە جلدی نۆ لاپەڕە 215 کەواتە لە کۆتاییەکەیدا دەڵێن ئایا یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چووە ئەو دەسەڵاتەیەوە بووە ئەندام لەوێن دەرێ یان حکمی ڕەهایی درادەست ڕای زیاتر لەگەر ئەوەیە و ئەوەی لێوەردەگیرێ کە لە کۆتاییەکەیدا یوسف هەموو پرسوڕاو ئەمر و فەرمانەکانی وڵاتی وێندەرەی گرتە دەست و خەڵکەکە و بە پاشاشەوە هەمویان مسلمان بوون و بەرەو لای خوای پەروەردیگار هاتن بە پێچەوانەی ئەوانەی ئێستا کەوا یەک خاڵی شەرعیشیان جاروەیە پێجێبەجێ نابی ئەگەر شتێکی جوزئی کەم بکەن بەڵام لەو لایەوە شتێکی گەورەی مەزنی
ئیسلام و دروشمەکان و مەبدەئی لەسەر دادەنێن و لەسەری قەردار دەبنەوە ئەگەر بە پۆشاکەوە دەچنە ژۆرێ بە ڕووتی لێی دێنە دەرێ بە ڕیشەوە دەچن بە تاشینەوە لێی دەردەچن ئەگەر بە ناوی دینداریەوە دەچن دوایە لە کۆتاییەکەیدا بە بێدینی لێی دەردەچن ڕوودا و کارەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بینە سەر ئەوەی وەکو حلف الفضول کەواکردیتی و پەنادانی خۆی بە مامی و بە مطعیمی کوڕی عەدی یەکەم جار بینە سەر حلف الفضول حلف الفضول ئەوە بوو کەوە لە پێش هاتنی ئیسلام پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام بەشداری کرد لەو هاوپەیمانیەتیەی کە لە نێوان هەندێک لە قوڕەیشی و تیرەکان کرا بۆ ئەوەی پاڵپشتی چەوساوە و ستەم لێکراوان بکەن مافەکانیان وەربگرنەوە کە بەشداری کرد پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لە ئیسلامیش بۆ بانگ کرێمەوە بەشداری دەکەمەوە کە لە ئەڵقەکانی ڕابردوو ئەوە بەڵگەیەک بوو لەو بەڵگانەی کە ڕای یەکەم دەیان هیناوە و پشتیان پێدەبەست لەوێ هەڵمان وەشاندەوە لێرەش بە پشتیوانی خوای پەروەردیگار وەکو گومانێک کە دەیخەنە ڕوو دیسانەکە دەچینەوە سەری و دەڵێن ئێمەش ئەوەی بەو خاڵانە دەڕەوێنینەوە دەڵێن چۆن پێغەمبەر وای گوت و وای فەرموو ئێمەش دەچینە ناو پارلەمان و پشتگیری چەوساوەکان دەکەین مافەکانیان دەستینینەوە و لەو پێناوەیدا بەشداری دەبین جا ئێمە دەڵێن لەو خاڵانەداوە هەردەوەشێتەوە حلف الفضول بریتی بووە لە کۆبوونەوەی بەنو هاشم و بەنو زوهرە و تیەم و لە ماڵی کوڕی جەدعانەوە لە نەفامیەتدا کە هاوپەیمانیەتیەکەیان بەست لەسەر ئەوەی مافی ستەم لێکراوان وەربگرنەوە و پشتگیری کاریان بن جا هاوپەیمانیەتەکەی کەوا بەستیان لە ئیسلامدا هاوپەیمانیەتی دیارە زانایان دەفەرمون هەندێک ڕاو بۆ چوونیان وایە هەروەشایەوە و نەسخ بۆەوە بە ئایەتی سەیف کە خوای پەروەردیگار فەرمووی فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم سورة التوبة آياتي 5 واتا ئەگەر مانگە حرامەکان ڕۆیشتن و تێپەڕن ئێوە مشریکەکان کوشتاریان لەگەر بکەن و بیان کوژن لە هەر شوێنێکی ئەوانتان بینیەوە دەڵێن زانایان کۆمەڵێکی زۆریان و جمهور لەسەر ئەوەینە ئەو ئاەتە ئەوەی نسخ کردیتەوە هاوپەیمانیەتیەکان ئەوتە پێغەمبەریش فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام لا حلف في الإسلام یان لا تحدثوا حلفا في الإسلام باسی هیچ هاوپەیمانیەتیەکی تر مەکەن چیتر لە ئیسلام کە لە فەتحی مەکەی کە لە سونەنی ترمذی لە بەژمارە 1289 ئەو فەرموودە هاتووە ئیبن ئەثیر لە پاش ئەو فەرمودانە فەرموویەتی لە پەرتوکەکەی النهاية هینایتی دەڵێ گوتراوە المحالفة كانت قبل الفتح و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حلف و هاوپەیمانەتی و بەڵێن و پەیمانەکان پێش فتحی مەکەی بوون و لە پاش فتحی مەکەی فەرمووی لا حلف في الإسلام واتە لە زەمەن و کاتی فتحی مەکەی هات مسلمانان ئەوە ڕەش بۆەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هاوپەیمانیەتی نەما لە ئیسلامدا جا خاڵێکی تر کە ئەو وڵامەی پێ بدەینەوە ئەویش ئەوەیە کە لە گریمانەی ئەوەی کە دروست بێ بە مەرج هاوپەیمانیەتی بکرێتن و وەچوونە ناو پەرلەمانیش ئاوا بێ ئێمە دەڵێن زۆر جیاوازە چوونە ناو پەرلەمان لەگەر هاوپەیمانیەتی بەمەرج لەسەر ڕای ئەو زانایانەی کە بەمەرج دروستە ئەویش ئەوەیە کەوا دەڵێن حلفی فضول لە دەرەوەی سیستەمی پەرلەمان بووە تەنها چەند سەر و کەسێک لە شوێنێکی کۆبووبوونەوە پێش هاتنی ئیسلامیش بوو بەڵام هەرچی پەرلەمانە لە ناو بازنە و یاسای کوفری و سیستەمی کوفریە و هەرچی پەرلەمانە چەندین دابەزین و پابەندبوونی بە یاساکانی کوفری و بێشەرعیەوە پێوەیە و دەبێت دابەزی لە خاڵە گرینگەکانی ئیسلام بۆیان و بەڵام هەرچی حلفی فضول بوو تەنها بۆ یەک خاڵی بوو پشتگیریکردنی چەوساوەکان بوو ستەم لێکراوان بوو و مافستانەوەیان بوو جاگەر بەبێ هیچ باج و دابەزینێک لە عەقیدە و بیر و بڕوا لە هەر شوێنێکی پشتگیریکردنی چەوساوان هەبێ ئەویان ڕێگا پێدراوە بەڵام ئەوە لە نێو سیستەمی عەلمانیەت و پەرلەمان و هەڵبژاردن قەت نایەتە دی بەڵکو ستەمی گەورە ئەوەیە بەشداریکردن لەوێ بەڵکو قەتاوقەت لە چوارچێوەی یاسا نەبی ڕێگات پێ نادرێ و قسەکانت سەر ناگرێ لە کۆتاییەکەیدا جەماوەر و خەڵکەکەشت هەر بای ئەوەندەی پێدەکرێ جاروەیە هانیان بدەی ئەوان دەنێریە پێشێ و بۆ خۆت ناوێری بچی و بەشدار نابی جاروەیە
ئەو جار ئەوانیش بەشیان دەبێتە لێدان و شەق و پێلاقە و کوشتن و ناموزبردن و گرتن و پەنا بەخوای رب العالمین. جا خاڵێکی تر لە جیاوازیەکان ئەوەیە دەسەڵاتدارەکان خودی خۆیانن ستەمکار و خەڵکی دەچەوسێننەوە. هەر پەرلەمانەکەیە هەر حکوومەتەکەیە کە ئەو پەرلەمانە دروستی کردووە و دانی پێداهێناوە هەر سیستەمەکەیە چەوسانەوەی پێوەیە و تێیدایە و خەڵکێکی زۆر دەوڵەمەند و پار و چەور دەکا و خەڵکێکی چەوساوە و ژێردەست دەکا و پشتگیری یان دەکاتن. جا تۆ لە نێو پەرلەمانەکەیدا دەبی بەگشت دەسەڵات و سەرۆک و حکومەت و ئەوانەوە دابچی و نەیانهێلی سەرەتا داوای ئەوەیان لێ بکەی بەرەو لای خوای بێن و مسلمان بن، ئەو جار لە پاشان زوڵم و ستەمیش نەکەن و لێیان قبول نەکەی. و باسی ئەوەی کە بڵین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پەنادراوە لەلایەن مامی و ئەوانی تر، دەڵێن ئەوە تا ئەبوو تاڵیب پێغەمبەری پەنادا عەلەیهی سەڵات وەسەلام، مطعیمی کوڕی عەدی پێغەمبەری پەنادا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە طائیف هاتەوە ناو مەککەی و پێغەمبەر ئەوای پێباش بوو و پێڕازی بوو. جا ئێمەش خۆمان پەنا دەدەین بە ئەندامیەتی پەرلەمان و چوونە ناو پرۆسەی هەڵبژاردن و ئەنجومەنی یاسادانان تاوەکو بانگەوازی بکەین وەکو پێغەمبەر وای کرد عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەش بەوەی هەردەوەشێتەوە و دەڕاوێندرێتەوە ئایا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیچ دابەزینێکی ئاشاکی ئەو لە پلە بەرزەکانی ئیسلام و ئیمان کرد بۆ مامی یان بۆ هەر کافرێکی تردا، یان ڕاشکاوانە بانگەوازیەکەی خۆی دەکرد و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە هیچ نەوع و جۆرێکی هیچێک لە جارەکانیش بۆ دڕاگرتنی مامی چ ئەبوو تاڵیب بووبی چ ئەبوو لەهەب بووبی یەک قسەی لە قسە شەرعیەکان و تەنانەت لە کافرکردنی باب و باپیرەکان و قسەگوتن بە بت و سەنەمەکان و بە درۆهێنانەوەیان تەنازولی نەکرد و دانەبەزی و هیچی لێ نەشاردەوە. ئەوەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە دوای مردنی ئەبوو تاڵیب کە ئەبوو لەهەب دێ پەنای بدا، کاتێک ئەبوو جاهل دەینێریتە لای پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام برێ عەبدولموتەلیب لەکێیە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەبێ دوودڵی لە کۆتا جار کە ئەبوو لەهەب دێتەوە لای لە دووەم جارەکەی دەڵێ ئەوەی ئەبوو لەهەب لەسەر مردووە و ئەوەی لەگەڵیشی لەسەر مردوون هەمویان لەناو ئاگرینە و ئەو حکومە شەرعیەی ناڵێ لە بەدڕاگرتنی ئەبوو لەهەبی تاخیری بکەم یان دوای بخەم یان نەیڕێم یان لێی دابەزم کە پەنا بەخوای رب العالمین ئەوەی ئەوانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە و دەیکەن بۆ هەڵبژاردن و چوونە ناو پەرلەمان و لە کاتی ئەندامبوونیشیاندا لە دابەزینەکانیاندا هیچیان یەک ناگرێتەوە لەگەڵ هی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام. جا ئەوان مەرجیان نەبوو لەسەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە پەنادانەکەی و پێغەمبەر هیچ مەرجێکی وانی قبول نەبوو، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕاشکاوانە قسەکانی خۆی دەکرد و لێیان بێمنەت بوو ئەو کاتێکەوە ئەگەر داوای لێ بکەن دابەزیتن لە خاڵێک لە خاڵەکانی بانگەوازی و دەعوە و تەوحید و خوابەیەکگرتن بە دڵنیاییەوە قەت دانەبەزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بە قسەی نەکردن، کەواتە ئەوەشیان هەروەشاوە و وەک یەک نین. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەگوترێت چوویتە ناو بازار و خەڵک و ماڵ و تەنانەت پەرلەمان و نادی قوڕەیشیش لەوێوە ئێمەش ئاوا دەچینە ناوێ و بانگەوازی تێدا بکەین وەکو ئیقتیداکردن بە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بۆ هەڕۆشانەوە و وەڕەواندنەوەی ئەوەش دەڵێن پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام دانی نەنابوو بە نادی و پەرلەمانەکەی وان ئەوەتە کە جێرامانەوە باوکی وەلید دێتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە پێشنیاری ئەوەی بۆ دەکرێت بکرێتە سەرۆک پەرلەمان و هەموو کاروبارەکانی بدرێتە دەست، تەنها چیتر قسەی نەڕێ بەوان و بە بت و سەنەمەکانیان ئەوە بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەتی کردەوە و سەرەتای سوورەتی فوسیلەت تا ئایەتی 13 بەسەری داخوێندەوە و لە ئەڵقەکانی تر تەواو تیشکمان خستە سەر و ڕوونمان کردەوە، بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕاشکاوانە و بە ئاشکرایی
کە دەچوە بازاریان ماڵیان لە ڕێگاوبانیان یان لە نادی و لە هەر شوێنێکی ئەوانی بدیت بە بانگی دەکردن بەرەو خوا بەیەکگرتن و بت و سەنەمەکانی وانی بە درۆ دەهێنایەوە و دەیگوت تەنها خوای بپەرستن و دوورکەونەوە لە تاغوت و کوفر بکەن بە تاغوت. جا بەو شێوازەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە کردوویەتی بەبێ ئەوەی هەڵبژاردن و ئەندامیەتی بوون لە پەرلەمان و بچێتە ناوی دەستگاکانی سەردەمی کوفری و شرکی قوڕەیشی و ئەبوو جەهلوان و دانیان پێدا بنێ و لەگەریان لە قاقای پێکەنیندا و دەست لە ملانێ بکاتن و کاتێکەوە هەردەستن و دەڕۆن ئەوە بەدڵنیاییەوە پێغەمبەروانە بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەرەو لا إله إلا الله ئەوانی بانگ دەکرد و دەیفەرموو قولوا لا إله إلا الله تفلحوا وەکارێکی شەرعی و دروستی دەکرد و لە هیچێک لە خاڵەکانی ئیسلام دانەدەبەزی کاتێک پێیان دەگوت تۆ ئەوە چییە بۆ مەتینایە دەیفەرموو ئەمن ذەبحم بۆتان هێنایە دەیانگوت دابەزەلەوەی نوێژ مەکە جارێکی تر ئەبوو جەهل کە پێی دەوت دەیفەرموو بەڵێ نوێژ دەکەم و کڕنۆش بۆ خواکەی خۆم دەبەم و پەرستراوی ئێوە پەرستراوی ناڕەوان حەق نینە و نابێ بپەرسترێن و نایان پەرستم ئەوها بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. و لە پاشان یان جاروەیە گومانی ئەوەی دروست دەکەن دەڵێنەوە تەنیە محەممەدی کوڕی مەسلەمە کاتێک کەوا چوو کەعبی کوڕی ئەشرەف بکوژێ پێغەمبەر ڕێگای پێدا عەلەیهی سەڵات وەسەلام چەند قسەیەکی لەسەر ئیسلام و لەسەر پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر کوفر و بێشەرعیش بن جا ئەویش وای کرد تاوەکو ئەو بکوژێ جا ئێمەش کە دەچینە ناو ئەو بێشەرعیەی ئەگەر بێشەرعیشی تێدایە پەرلەمان و پرۆسەی دیموکراسی توانە بۆ هەندێمانە کە خاڵێکی گەورە وەکو محەممەدی کوڕی مەسلەمە دابین بکەین و دەسەڵاتی کوفر و نەفامیەت نەهێڵین. جا ئەوەش لەو چەند خاڵانە ئەو گومانەی دەڕەوێنینەوە کە دەڵێن ئەوانە قیاسیان کردووە لەسەر محەممەدی کوڕی مەسلەمە قیاسەکەی وان زۆر لێک دوورە و هیچ یەکتر ناگرێتەوە چونکە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام بۆ کارێکی دیاریکراوی سەربازی بوو کە محەممەدی کوڕی مەسلەمەی نارد تا کەعبی کوڕی ئەشرەف بکوژێ کە هەندێک قسە و کار بکات تاکو لە ماوەیەکی کەم و کورتە وەکو فێڵی جەنگ الحەرب خودعەتون وەکو لە صحیح بوخاری داهاتیە بە ژمارە 3030 و لە صحیح مسلم بە ژمارە 4506 واتە جەنگ فێڵی لێ بکەن و ئەوە بچوون ئەو کاتەی سەری گرت و فێڕیان لێ کرد و وە کوشتیان و لە بنیان هینا. جا زۆر جیاوازە لەوەی بچیتە ناو پەرلەمان و دانی پێدابێنی و وە کوفری و شرکیە بەرداوام یەکەی بکەی و ئەگەر دەسەڵات شت بدرێتە دەست کە نادرێتە دەست و میسر و جەزائیر و ئەوانە شاهێدن ئەگەر لەو ڕێگای دەریشتن ئەوانەی کەوا پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە لێ ناگەڕێن خێری لێ ببین و هەر بڕوایان پێیان نییە و نەکردووە بە دڵنیاییەوە ئەو کاتەی دەبی جارێکی تریش دەسەڵاتی بدەیتەوە ئەبوو جەهل یاساکان و ئاساکان و جارێکی تر یاسای نەفامیەت بێتەوە کە ئێوە ئەگەر ئەتوو دەرنەچووی لە خولێکی تردا. جا لە پاشان خاڵێکی تریش ئەوەیە کاوەی پێهەردەوە شێتەوە و دەڕەوێتەوە سەرێکی سەختی کوفری دش بەخوا و بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام پێوە لە ناوبرا. ئایا ئەو هەڵبژاردن و پەرلەمانەی کەوا دەکرێت نەوەک سیستەم و یاسا و سەرانی عەلمانی و دیموکراسی و دوژمنانی خوا و پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام پێوە لە ناو ناچێت بەڵکو پێوە چەسپیوتر دەبێت و جوانتر دەبێتن و بەبەرچاوی خەڵکیەوە تەواو دەڕازێنرێتەوە و بەردەوامیەتی پێدەدرێت. لە پاشان خاڵێکی تر کە ئەوەی پێدەڕەوێندرێتەوە ئەو گوماناویشەوەیە لە ڕواڵەت لادان و هەڵگەڕانەوەی تاچی و فەردی بوو کە محەممەدی کوڕی مەسلەمەی ئەو ڕێگای پێدرا خوا لێی رازی بێت زۆر کاتیش بوو و دیاریکراو بوو و چەند قسەیەکی دیاریکراویش بوون وەکو فێڵی جەنگی و گوتمان لە ڕابردوودا بەڵام دیاری کراو بوو بەڵام ئەوەی پەرلەمان و یاسای دیموکراسیەت و عەلمانیەت و چوونە ناو ئەو سیستەمە و هەڵبژاردن بە دڵنیاییەوە کۆمەڵیە و هەڵگەڕانەوە و گۆڕینی پرۆگرامە و پێچەوانەی تەوحید و خوابەیەکگرتن و ئیسلام و بیر و بڕوایە. جا لەبەرەوەی
بەڕێزان و خۆشەویستان کەواتە دروست نابێ و دەستگرتن بەو خاڵ و ئەوها گومان دروستکردن بۆ خەڵکەکەی چاواشەکاریە و بێشەرعیە و هیچ بەڵگەیەکی تێدا نیە. ئەو خاڵش کە دەڵێن نەجاشی پاشای حەبەشە بوو حکمی نەکردیە بە قورئان، کە دەڵێن نەجاشی لە دوای ئەوەی کەوا مسلمان بۆ حکمی نەکردیە بە قورئان و لەگەڵ خەڵکەکەی کە نەسرانی و کافر بووینە مایتەوە، ئێمەش وەکو ئەو دەچینە ناو پەرلەمان و لەگەر ئەو بێبڕوایانە دەژین و گەر پێمان نەکرێت حکم بە قورئانیش تەواو بکەین، هەندێک خاڵی بەڵکو بکەین وەکو نەجاشی. ئەو بەڵگە هێنانەوە و ئەو گومان دروستکردنەشیان بەو چەند خاڵانە دەڕەوێتەوە. یەکەم، هیچێک لە ڕووداوانە ئاەت و فەرموودە نین و بەڵگە تەنها لە ئاەت و فەرموودەی سەحیح پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەردەگیرێ و هەر ئەوان سەرمەشقن و ئەگەر بێ و ئی نەجاشیش وانەبوو بێ و ئێستا ڕوونی دەکەینەوە. دووەم، نەجاشی پاشایەکی بەدەسەڵاتی بەرز بوو بەسەر نەسرانیەکان و فەرمان و بڕیارەکانی 100% جێبەجێ دەکرا بە پێچەوانەی ئەندام پەرلەمانەکان و ئەوانەی دەچنە ناو ئەو پرۆسە و بەشداری دەکەن لە ئەنجومەنی یاسادانان، یان دەبێ ئەوان ملکەج بن بۆ سیستەم و یاساکانی پەرلەمان و کوفری و شرکی و گوناه و تاوانەکان و نەوەک ئەوان پاشا و خەڵکەکەی بگۆڕن و وەدەسەڵاتدار بن بای ئەوەندە. و جیاواز لەگەر ئیوەی خاڵێکی تر خاڵی سێم، ئەوانەی ئێستا ناتوانن لە سنووری یاساکانی دیموکراسیەت و پەرلەمان دەربچن و دەبێ بیپارێزن و جێبەجێ بکەن، بەڵام هیچێک بەڵگەیەک لە دەستمانەوە نییە کەوا نەجاشی ڕەحمەتی خوای لێبی یاسای کوفری جێبەجێ کردبی لە دوو ئەگەر بەدەر نەبووە. ئی نەجاشی یان ئەوەیە وەکو زانایان دەفەرمون تەورات و ئینجیل لە بواری یاسا و شەریعەتدا ئەو کاتی جێبەجێی کە کردووە و دەیکرد هێشتا هەموو حکمەکانی ئیسلام تەواو دانەبەزی بوو و بەویش نەگەیشت بوو تێشی دەکردەوە لەگەر قورئان و حکمە شەرعیەکانی کە پێغەمبەر هینابووی عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە ئەوە بووە یان لە ئەگەری دووەم نەجاشی ئەوەی فەرمانی پێکرا بوو بێ و پێی گەیشت بێ جێبەجێ کردووە، بەڵام لەو کاتەی کە مسلمان بووە کە جیاوازی لەسەرە ئەوانی تری دیارە هەموو پێ نەگەیشتووە، بیانووی هەبووە کە لێی تێنەگەیشتووە و پێی نەگەیشتووە لەبەر هەندێک جێبەجێ نەکردوونە. کەواتە هیچ بەڵگەیەک لە بەردەستدانیە کە نەجاشی حکمی شەرعی پێگەیشت بێ و جێبەجێی نەکرد بێ و سەرپێچی کرد بێت. خاڵێکی تر، خاڵی چوارەم، ئەویش ئەوەیە مانەوەی نەجاشی وەکو پاشا و کۆجنەکردنی لەسەر فەرمانی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام و بەرژەوەندی مسۆگەری مسلمانانی تێدا بووە کە نزیکەی 80 مسلمانی لە هاوڵانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام پێوە پارێزراو بوو و نەیدانە دەستی کافر و مشریکەکانی قوڕەیشی. جا ئەندام پەرلەمانەکان و ئەوان لایەنانەی کە پاشگیری ئیسلامیتان بە خۆتانەوە لکاندووە کاتێک کەوا دەچنە نێو پەرلەماندا تەنانەت ناتوانن بەرگری لە ئەندامەکانی فێرلێکراوی خۆشتان بکەن کاتێک کەوا دەگیرێن ئەزیەت دەدرێن ئازار دەدرێن، یان ئیوانە هەر ناتوانن کە خاوەن تەوحیدن و پابەندن بە ئیسلامیان بیان پارێزن و بەڵکو لە جیاتی پاراستن بۆ دڵخۆشکردنی علمانیەت و دیموکراسیەت و تا پێتان بڕوا بکەن ئێوە ڕاستگۆن لەگەڕیان دژایەتیشیان دەکەن جاروێە و حەقتان بەسەریانەوە نییە و پشتگیان دەخەن یان یارمەتی دەسەڵات و ستەمەکەی دەدەن لەسەریان پەنا بەخوای ڕەب العالەمین. جا کەواتە بەڕێزان و خۆشەویستان، ئەوەش هەروەشایەوە لە کۆتایی وانەی ئەو جارەماندا ئەوەش دەینینەوە هەڵبژاردننی خەلیفە ئەبوو بەکری سدیق یان عومەری کوڕی خەتاب کە دەڵێن زۆر جار لە پروپاگەندەکان ئەوانەی کەوا خۆیان پێشارەزاشە لە داوە و بانگەوازیدا یان ئاستێکی خوێندەواریان هەیە لەو بوارانەوە یان ناویان لە خۆنایە بانگەواز کار بۆ ئیسلام، دەڵێن ئەوە تەنیا ئەبوو بەکری سدیق هەڵبژێردرا و بە هەڵبژاردن کرا بە خەلیفە و یان عومەریش لە دواویەوە، کەواتە هەڵبژاردن لە سەرەتای ئیسلامەوە هەبووە و لە چاخی پێشینان کاری پێکرایە و دروستە و ڕەوایە. جا ئەو گومانش لەو چەند خاڵانەدا هەردەوەشێنەوە و دەیان ڕەوێنینەوە. یەکەم هەڵبژاردن لە ئیسلامدا لە ئەلفیەوە تاکویە
ئەوەی سەرنجی بدا و تۆزێک خوێندەواری هەبی دەزانی کەوا جیاوازە لەگەڵ هی دیموکراسیەت و ئەو هەڵبژاردنەی سەردەم لە ئیسلام ئەوانەی بربژێر دەکرێن کەسی دیاریکرا و تایبەتن وەکو ئەبوو بەکر و عومەری بن دەبی چەند سیفەتێکی دیاریکراویان هەبێ عەدالەت و دادپەروەری و عیلم و زانستی و کەم و کورتیان نەبێ لە لاشە و جەستە بۆ خەلیفایەتی کەسی خراپ و بێبڕوا بە هیچ نەوعێک کاندید ناکرێ و ئەو مافەی پێ نادرێ و لە پاشان خاڵی دووەم ئەوانەی دەنجیش دەدەن و ڕایان لێوەردەگیرێت کەسی دیاری کراون کە پێیان دەگوترێ ئەهل الحەل والعەقد و ڕایان لەگەر دەگۆڕدرێتەوە ئەو جار لە پاشان بڕیار دەدرێ و لە پاشان خاڵێکی تر لە ئیسلامدا هیچ ئەنجومەنێک نییە پێی بگوترێ ئەنجومەنی یاسادانان چونکە یاسادانان تەنها مافی خوای پەروەردیگارە ئین الحکم إلا لله لە سوورەتی الأنعام و سوورەتی یوسف و خاڵێکی تر لە هەڵبژاردنی ئەبوو بەکری سدیق خوا لێی رازی بێت تەنها ڕاوێژ بوو لە نێوان هاوڵان کرا بەبێ بەشداریکردنی ئافرەتان و خەڵکە گشتیەکەی ئەو جار بڕیاردرا ئەبوو بەکر خەلیفە بێ و لە پاشان خەڵک بجوو بۆ بان کرا و بەیعەتی پێدرا جا ئەوانە هەر هەموو ئەوەی دەسەلمێنی ئەوەی ئەوان دەیڵێن تەنها گومانە و چاواشەکردنە و هەر وەشاوە و هیچ بەڵگەیەک لەوەی دانیا کە پێی بچنە ناو ئەو پرۆسەی کە ئێستا دەیکەن و بۆ ئەوەی بەرژەوەندیە کەسی و لایەنیەکانیان بێتە جێ کە نەک بەرژەوەندی ئیسلام و دینداری کەواتە لە یەک خاڵی بچووکیش تێک ناکەنەوە لەگەڵ هەڵبژاردننی دیموکراسیەت و عەلمانیەتی سەردەم و زۆریش لێک دوورن نێوانیان ئاسمان و ڕێسمانە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.